سڵاوتان لەبێ بەڕێزان. زیادکردنی موچەی فەرمانبەران یەکێکە لەو بابەتانی ماوەیەکە باسی لێو دەکرێت. دەپرسین دەرکردنی بڕیار بۆ زیادکردنی موچەی فەرمانبەرانی عێراق فەرمانبەرانی هەرێمیش دەگرێتەوە؟ ئایا ئەو بڕیارە سەرجەم وەزارەتەکان و پلەکان دەگرێتەوە یان نا؟ دەوترێت نەعەدالەتیەکی زۆر هەیە لە سیستمی موچەدا. ئایا هەنگاوەکانی حکوومەتی هەرێم لەو بوارەدا چییە بۆ ڕێخستنی ئەو سیستەمە؟ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو پرسە و چەند بابەتێکی تر دلێر مەحموود بڕیادەری لژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان میوانی بەرنامەی چاپێکەوتنە. زۆر بەخێر بێ کاک دلێر. ئێوە وەکو بڕیادەری لژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان پێتان وایە لە ئێستادا سیستمی موچە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی ڕێکوپێک ڕێکخراوە یاخود وەک ئەو ڕخنەی لێ دەگیرێت نەعەدالەتیی زۆری تێدایە؟ ئێمە هەموو جارێ وەکو لژنەی دارایی و خۆمان خوازیار بوون کە سیستەمی موچە ڕێک بکرێتەوە، سیستەمی موچە چاک بکرێت و سیستەمی موچە بە تایبەتی پلەکانی خوارەوە لە پلە 5 تاک و پلە 9 ئەمانە گۆڕانکاری لێ بەسەر بێت و موچەکانیان زیاد بکە. ئەمە خواستی ئێمە بووە دایمەن وەکو لژنەی دارایی وەکو خۆم دایمەن ئەومان کردو و قسەشمان لەسەر کردووە و داوەشمان کردووە کە ئەوە بکرێت. بەڵام ئێمە کە هەچی کاتێکیش سەیری سەلاحەتەکان ئەەکەین، سەیری دەسەڵاتەکانی حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندی ئەەکەین، سەیری دەسەڵاتی وەزارەتی دارایی و وەزارەتی دارایی حکومەتی هەرێم دەکەین، سێرەکەین ئەوە لە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانە نییە، بەڵکو ئەو دەسەڵاتە لە دەسەڵاتی حکومەتی ناوەندی عێراقایە. چونکە دانانی ڕسمی سیاسەتی مالی، ڕسمی سیاسەتی اقتصادی ئەمانە حەسریە و لە دەسەڵاتی حکومەتی ناوەندیایە. ئیدا لێرە ئێمە کەواتە داواکارەکانمان دەم کاتە ئێمە ئەەکەینە حکومەتی ناوەندی کە هەوڵ با گوزەرانی خەڵک چاکە، کە هەوڵ با موچەی خەڵک لەگەڵ ژیانی خەڵکە چاک بێت. بەڵێ واتە پەیوەندی بە بڕی بودجەی لە سەڵا حەفتەکە هەیە کە دیاریکرا بۆ هەرێمی کوردستان دیاریکردنی ئەم سیستەمە؟ نەخێر زیادکردنی موچە یان کەمکردنی موچە لە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانە نییە، لە دەسەڵاتی حکومەتی ناوەندیایە. ئەو حکومەتی ناوەندی توانێت ئەو بڕیارە با دوایی لە هەچی کاتێکیش ئەگەر و پارێزیاکات بۆ فەرمانبەرانی هەموو عێراق پێویستە بۆ فەرمانبەرانی کوردستانیش بڕی تەرخان کراو دابنێ پارە بۆی کوردستانیش بەو شێوەیە پێچوانەکە شێگە زیادی نەکات هەرێمی کوردستان ناتوانێت زیادی بکات لەبەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکە لە چوارچێوەی حکومەتی عێراقیایە. وەکوتمان هەرێمی کوردستان خۆی پارەی خۆی دەرناکات، پارەی خۆی نییە، دراوێکی نییە بڵند درایەک تایبەت بێ بە کوردستان. ئەو دراوی کەمە بەکارێنین دراوی عێراقیە، دیناری عێراقیە کە هەمانە. پێتان وایە ئەمە هەڵەیەکە خەلەلێکە هەیە یان ئەمە شتێکی یاساییە و کامیان بڵین ئەمریکا ئەگەر هات و حکوومەتی عێراق موچەی فەرمانبەری زیاد نەکرد هەرێم ناتوانێت زیادی کات. ئەوە خەلەل نییە، خەلەل نییە و غەڵەتی یاساییش نییە. ئەوەیە لە دەستوری عێراقیە هاتووە دانانی سیاسەتی دارایی لە دەسەڵاتی حکومەتی ناوەندیایە و حەسر کراوە بۆ ئەو تەنها ئەوە توانێت. حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت سیاسەتی دارایی عێراق دانێن، ناتوانێت سیاسەتێکی دارایی بۆ خۆی دابنێ. لەبەرەوەی تۆ وەکو حکومەتی هەرێمی کوردستان هیچ مشارەکەیەکە نیە لە دەرکردنی دراوە و دراوی تایبەتی خۆشە نییە. ئەو دراوی کە تۆ بەکارێنی دراوی عێراقیە، ئەو دراوە عێراقیە بانقی مرکزی عێراقی کۆنتترۆلی کردووە، ئەو ئەتوانێت لیا بەرزی و نزمی بەهای دینار کات زیاد و کەم لە بڕی دینارە بڕیاری لەسەر بدادەوە لە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانە نییە. هەرێمی کوردستان لە توانایدا هەیە کە وا بێت وا بکە کە خۆی سەربەخۆ بێ لە بڕیارێکی لەم شێوەیە. هەرێمی کوردستان لە کاتێک هاتوانێت ئەمە بۆ خۆی کە خاوەنی ئابوووریەکی سەربەخۆی خۆی بێت، کە خۆی خاوەنی سیاسەتێکی دارایی سەربەخۆی خۆی بێت، خاوەنی دراوێکی سەربەخۆی خۆی بێت. پەیوەندی بە دەستورەوە نییە چی بڕیارێکی لەم شێوە یاخود سەلاحیاتێکی ئاوا بە حکوومەت هەرێم هیچ پەیوەندی بە دەستورەوە نییە. گەر پەسەند بکرێت بە پێی دەستوری هەرێمی کوردستان باس لەم بڕیارە بکرێت کە حکوومەتی هەرێم خۆی کۆمەڵی شتەیە کە تۆ لە دەستوری عێراقیە هەیە، کۆمەڵی دەسەڵاتەیە، کۆمەڵی سەلاحەتەیە حەسریە لە دەسەڵاتی حکوومەتی ناوەندیە، لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمان نییە، لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمان نییە. ئێساوکو ئەوەی کەوتم دەرکردنی پارە کە تۆ پارەی خۆت ئەگەر ئێمە پارەی خۆمان نەبێ کەواتە سیاسەتی داراییش لە دەسەڵاتی ئێمە نییە.
کەواتە کۆمەڵێ شت کە بە بواری ئابوووریەوەیە نابێت وەکو سەربەخۆی ئابوووریەکەش هەوڵێکی بێ زۆری بۆ بدرێت بەو شێوەیە بکە سەربەخۆیەکی خۆتە هەبێت زۆر باشە کاک لێر ئێمە باس ینی ئەو شتانە حەزەکەم ئیشارەتی لە دەسەڵاتی حکوومەتی هەیەمانیە لە دەسەڵاتی حکوومەتی عێراقیە ئەجینا من ئەوەی کە بزانین ئێمە وەکو لیژنەی دارایی چەندەها جار چەنداین بە دووادا چونمان کورێ وەکو پەرلەمان ئەوێ بزانین ئەرکی ئێمە چی وەکو پەرلەمان ئەرکی ئێمە بریتە لە یاسادانان بریتە لە چاودێریکردنی پرۆژەکانی حکوومەت چاودێریکردنی چۆنێتی خەرجکردن و داهاتی حکوومەت و بە دوواداچوونی کێشەی خەڵک ئێمە ئەوە بە کێشەیەکی خەڵکی ئەزانین و چەندەها جاریش لەگەڵ حکوومەتی هەرێمان باسمان کرد بەڵام دەسەڵاتی حکوومەتی هەرێمانە حکوومەتی هەرێمی شەربێ داوا لە حکوومەتی ناوەندی بکات ئێمە چەندەها جارێک و بە شەخصیش پەیوەندیمان بە ئەندامەکانی لیژنەی دارایی بەغاوە کردووە کە ئایا چی هەیە چه هەنگایەکەیە چ شتێکەیە ئێمە خۆشمان ڕێنمایی خۆمان پیشاناوە کە ئاوە بەو شێوەیە بکرێت کە هەوڵ بدرێت بە هەموو شێوە گوزەرانی خەڵک زیاتر باش بێت بێت پرسیارەکەم پێیوەستە بەم قسەی جەنابتەوە هەوڵێک هەیە لە ئێستادا و بۆتە هەواڵێکی گەرمی ناوەندەکانی ڕاگەاندن و تەنانەت خوێنەرانی ئەو هەواڵە لەبەر ئەوەی دەڵێم خوێنەران لەبەری زیاتر لە سایتەکانە باسکراوە نەجیب ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باسی لەوە کردووە کە لە ئایندەدا هەواڵی خۆش لەباری زیادکردنی موچەی فەرمانبەرانی سەرتاسەری عێراق بڵاو دەکرێتەوە هاوکات باسی لەوە کردووە کە کارەکانی لیژنەی پێداچوونەوە زیادکردنی موچەی فەرمانبەران لە دەوڵەتدا ئەم هەنگاوی ناوە تا چەند ئێوە ئاگادارن کارەکانی چێ؟ کارەکانی لیژنەی پێداچوونەوە زیادکردنی موچەی فەرمانبەرانی دەوڵەت لەلانی کێ ئەو لیژنەیە لەلانی بۆ مەبەستەی کە باسی کردووە وەک ئاماژەی پێکردووە هاوبەشە لە نێوان سەرۆکاتی ئەنجومەن وەزیران و لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە کارەکانی خۆی بەردەوام بۆ ئەم هەنگاوە تا چەند ئێوە ئاگادارن لەمە من پێشتر ئێستا ئیشارەتم بە شتێکە وتم ئەبێ ئێمە وەکو ئەندام پەرلەمان بزانین ئیشی ئێمە چییە وە دەسەڵاتی ئێمە چییە و ئەرکیشمان چییە ئێمە یاسادانانە چاودێریکردن بە دوواداچوونە ئەو شتێک کە التیزاماتی مالی هەبێت ئێمە داوا ئەەکەین لە حکوومەت بڕیاری لەسەردا ئەو شتێک کە التیزاماتی مالیە بێ حکوومەت خۆی لیژنەی بۆ تشکیلەکە حەقی بەسەر پەرلەمانەوە نییە پەرلەمان هینەوەی نییە بەشداری بکات لەو لیژنەیە ئەوەی کە منی شاگار بم لە واقعە لە مەزەر فەرمیەکانەوە هەچ یاسایەک هەچ پرۆژە بڕیارێکی نوێ کە دەرئەچێت سەرەتا بڵین ئەم ئیشێمە علاقی بەسەر وەزارەتی دارایی عێراقەوەیە ئەبێ لەلایەن لە وەزارەتی دارایی عێراقەوە دەرچێت بنێرێ بۆ مەجلیسی شورای دەولەی عێراقی بۆ سیاغەکردنی قانونەکەی بنێرێ بۆ ئەمانەی مەجلیسی وزەرا ئەویش بۆ مەجلیسی وزەرا دراسەی بکات و کورت و پوختی بکات و ڕێک و پێی بکەوە بینێرێت بۆ پەرلەمان بۆ بەستی پەسەندکردنی ئەوەی کە من تاکو ئێستا ئاگار بم هیچ بەرپرسێکی حکومی ڕسمی بڕیاری ئەوەی نیاوە کە ئێمە شتێکی وامان کردووە نردومانە بۆ پەرلەمان ئەوەی کە من تاکو ئێستا ئاگادار بم هیچ شتێکی وان نەگەشتوتە ئەنجومەنی نوێرەرانی عێراق کەواتە ئەم لێدوانەی نەگەشتوتە نازانم خۆی ئازادە نەجیبەخان ئەندامی لیژنەی دارایی بەڵام وازام تاکوەستا هیچ لیژنەیەکی مشتەرەک لە نێوان ئەنجومەنی وەزیرانی عێراق و لیژنەی دارایی بۆ بەستە دروست نازانم ناوی ئەندامەکانی لیژنەی دارایی کەن لیژنەی دارایی ئەنجومەنی نوێرەرانی عێراق ناوەکانیان کێنەوانەی کە بەشدارن لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراقدا ئەمە من ئینم بۆ نیە ئەمە یەک زۆر جاری تریشە بینم زۆر ئەندام پەرلەمانی تر هەر لە خۆی تەسریحەیە یعنی کۆمەڵی تەسریحکەین لەسەر و مەسەلەی موچەی فەرمانبەران وازیاکرێتەمانە یعنی ئەمە خۆی لە خۆیان لە زیاتی ئەوەی سوودگەیاندن بێ بە فەرمانبەران سوودگەیاندن بێ بە خەڵکی کەم دەرامەت لە وڵاتەیە ئەمە خۆی لە خۆیان زیانگەیاندنە بە خەڵکی کەم دەرامەتی ئەم وڵاتە زیانگەیاندنە بە بڵین موچەخۆری ئەم وڵاتە بۆ نمونە ئێمە یاسایەکمانەیە لە اقتصادا مەسلەی خستنە ڕوو لەگەڵ خواستن عەرز و تەڵەب هەر شتێک خستنە ڕووی زیابێت داواکاریشی لەسەر کەمە بێ هەر شتێک خستنە ڕووی زیابێت بە هاکەشیدا ئەبەزێ ئەوە ئەبینین ئێستا کە هەوڵێکەیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە هەوڵێکەیە لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە کە نرخی بەهای دیناری عێراقی بەرز بێتەوە بەرامبەر بە دۆلار
بگاتە نزیکەی سعرێکی نەگۆڕ یان سعرێکی واکە گونجاو بێت لەوانەیە لە $100,000 بۆ $180,000 بۆ تاکو $190,000 بێت. ئەم هەوڵدانش کە هەیە ئێستا ئەبینین کە بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار لە بازاڕەکاندا بەرز بۆتەوە کە بەهای دیناری عێراقی بە دۆلار لە بازاڕەکانە بەرز بۆەوە ینی نرخی شت نرخی کاڵا دائەبەزێت هەروکو ئەژبینین کە نرخی کاڵا دابازی کە سوودی ئەبینێ فەرمانبەر سوودی لێبینێ موچە خۆر سوودی لێبینێ خەڵکی کەم دەرامەت سوودی لێبینێ خەڵکی وەسەد سوودی لێبینێ بە گشتی ئەتوانین بڵێن سوود لەوە ئەبینن کە بەهای دیناری عێراقی بەرزبێتەوە. ئەمە کۆمەڵی هەوڵ هەیە بەعزەجارێکیش لە چەند ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کە وەڵا خشتێ ئامادەکراوە بۆ ئینی فەرمانبەرە ئەو خشتێ ئامادەکراوە کووە هاتووەتە ناو پەرلەمە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێمان بڵێن ئەگەر هاتووە هەنێک پەرلەمانتار لە خۆیانەوە ینی ئەو لێ دوانانە من ناڵێمەوەی نەجیبە نەجیب بەڵام ئەڵم هەچ کەسێک ترکێ ئەمە خۆی لە خۆیان داوافعێکی سیاسی لە پشتەوە هەیە داوافعێک لە پشتەوە هەیە ینی بوو ئەوەیەتی کە نێڵێ نرخی بەهای دیناری عێراقی بەرز بێتەوە بەڵکو بۆی دۆلار بەرز نەبێتەوە بەهای دیناری عێراقی وکو ئیشارەتم پێ بەرز بێتەوە بەرامبەر بە دۆلار کێ سوودمەند دەبێ موچە خۆر سوودمەند دەبێت کێ سوودمەند دەبێت خەڵکی کەم دەرامە سوودمەند دەبێت چونکە بازار هەرزان بێ خەڵک سوودمەند دەبێت کە بازار هەرزانیەوەی دۆلار یارمەتێ ئەمە زنجیرەیەکە پێکەوە بەسراوە کە بازاری شەرزان بوو ینی حرەکەی بازار زیاتر ئەبێت سوود بەرزبوونەوەی دابەزینی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار نرخ زیاکات کە نرخی زیاکرد کێ ئیسفادەی لێکە لەوانەیە چەند کەسانێکی کەم کە پارەداری گەورن کە سیاسی گەورن لە عێراقا سوودی لێبینن بە تایبەتی کە زۆر لەوانە بانقە ئەلیەکانیان هەیە لە عێراقا ئەوانە سوودمەند دەبن لی سوودمەند دەبن ئەجینا زۆربەی زۆری گەل لەگەڵ ئەوەدایە کە بەهای دیناری عێراقی بەرز بێتەوە نرخ دابەزێت پێت وایە ئەم باسکردنی سیستمی موچە لە ئێستادا لەگەڵ ئەو هەوڵەی بانکی ناوەندی عراقی یاخود حکوومەتی عراقی بۆ دابەزینی بەهای دۆلار ئەمە پێتوانی هەواڵێکە هەیە لە ئێستادەوە ئەو هەوڵە لەگەڵ ئەوەدایە کە بە دابەزینی بەهای دۆلاری ئەمریکی لە عراقدا موچەی فەرمانبەران زیاد دەکرێت بەڵام ئێوە ئاگاتان لە هەندێک هەنگاو نیە لەم بوارەدا ئێمە نەوەکو ئاگامان لێنێن ئێمە ئاگامان لێن ئەنجومەنی نوێنەرانی عێراقی شاگای لێ لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی شاگای لێ کەواتە بۆ پێشتر لیژنەی مختص ئەوە نەبووە لە بوارە ئێمە چەند ڕۆژێکە ئەم هەواڵە هەیە زۆرنەی فەرمانبەران چاوەڕوانی شێکی وان ئێمە کە لێدوانی چامان نەبوو کوتم ئیش ئەوە زیاتر عیلاقی بەسەر ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە هەیە بەسەر لیژنەی دارایی عێراقەوە هەیە ئەوە ئەو تەسیحە لێەوە زیاتر بدرایە بە تایبەتی سەرۆکی لیژنەی دارایی عێراق بۆ ئەو تەسیحی بدایە کۆمەڵە تەسیحاتی سیاسی هەیە زیاد بە فەرمانبەرەگەێنێ بە موچەخۆرەگەێنێ یعنی بەڕاستی من ئیمڕۆ تەسیحەکە دەم ئەلە موچەی فەرمانبەران زیاد ئەبێت و بەڵام لە هەمان کاتیشا وا نەبێت بێتە هۆی ئەوەی چونکە ئەگەر تۆ موچەی فەرمانبەران زیاد بوو ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی دینار زیاترەکەوێتە ناو بازاڕەوە کە دینار کەوتە زیاتر کەوتە ناو بازاڕەوە بەهاکەی بەرامبەر بە دۆلار دابەزێ مقابل بۆی نرخی کۆمەڵەشتیش بەرزە بێتەوانێ بەبێ ئەوەی تۆ موچەی فەرمانبەران بە فیعلی لە ئەنجومەنی وەزیرانەوە نێرابێ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بڵێ ئەمەتانێ و مناقەشەی لەسەرکەن ئەم جۆرە تەسیحانە ئەیرە بە تایبەتی نەوکو ئێستا حەزەکەم خاڵێکی پێ بڵێم کاکەشوان تقریبا دوو ماڵونیە دوو ماڵ لەمەوە پێشیش محاولەی شواکرا لەلایەن باڵقی ناوەندی عێراقەوانێ لەلایەن حکومەتوانێ کە ویسرا بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار بەرز بێتەوە تاکو $100 بووە چووە $127,000 تاکو $130,000 ڕۆشت هەر لە هەمان کاتا لەو کاتەشە سەرەکەی کۆمەڵە تەسریح حەیراوەڵا حکومەتی عێراقی خەریکی ئامادەکردنی خشتەیەکە بۆ زیادکردنی موچەی فەرمانبەران ئێمە هەبێ هەموو یەکێکمان لەگەڵ ئەوە بین گوزەرانی خەڵک باش بێت لەگەڵ ئەوە بین سیستەمی موچە گۆڕانکاری لێ بەسەرا بێت دەرەجەکانی خوارەوە موچەکانیان زیا بکرێت خەیچێکە با پلە تایبەتەکانیش موچەکانی کەم بکرێتەوە لەگەڵ ئەوین بەڵام لەگەڵ ئەوانین کە هیچ هەناهایشی عەمەلی نەبێ لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوانێ و بە فیعلیش هیچ شتێکی نەناردۆ بۆ لیژنەی دارایی ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بین ئێمە کۆمەڵە تەسریح بین ئەمە تاسیب بکەینە سەر بازار بۆی نێڵین
چونکە تۆ ئەمە خۆی لە خۆیان دڵە ڕاوکیەک لای خەڵک دروست دەکات بۆ ئەم دڵە ڕاوکیە بریتێ لە حکوومەتی عێراقی لەم لاوە لە هەوڵێکایە کە ئەڵێ ئێمە نرخی وای لەکەین بەهای دیناری عێراقی بە شێوەیە بەرز بێتەوە کە 118,000 بۆ 119,000 دیناری عێراقی $100 ئەمریکی بکات لەم لاشەوانەیە ئەم وەزعش کە ئەوترێت ئەبێتە هۆی ئەوەی کە خەڵک دڵە ڕاوچێکیدا دروست بێت بڵێ وڵا ئەگەر موچە زیابێت لە هەمان کاتیشە بەهای دیناری عێراقیدا ئەبەزێت کەواتە لێرە سێری زۆر بە کورتی بۆی پرسیارێک ترکێن لێرە ئەبێتە هۆی چی ناجیەگری نرخی دیناری عێراقی ناجیەگرین بەهای دیناری عێراقیش لە کوردستانە لە عێراقا بەگشتی ئەبێتە هۆی ناجیەگری نرخ ئەبێتە هۆی کەمی حرەکەی بازرگانی لە عێراقدا یعنی تەسریحات ئەبێ ئێمە ئاگامان لێبێ هەست تەسریحەکەین بەڕێی من ئێمە وەندام پەرلەمان ئەوێ بۆ خەڵکی بین من ئیشی حکومەت نەکەم سێریکە من تەسریح لە جیاتی حکومەت نێم کۆمەڵ ئەم ئیشە ئیش علاقی بەسەر حکومەتەوە ئیلتیزاماتی مالی هەیە علاقی بەسەر حکومەتەوە پەرلەمان بە دوواداچوونی بۆکە پەرلەوان بە داواکە پەرلەمان هەوڵی بۆ ئايات زۆر باش کە ئەوە بکرێت سیارەکەشم پێویستە بەمەوە جەناب دەڵێ ئێمە لەگەڵ ئەوەیان کە هەنگاوێکی وە بنرێ لەژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان چه هەنگاوێکی ناوە بۆ ئەم پرسە کە وەک خۆتەڵی گرنگەوە پەیوەندی بە خۆشگوزەرانی خەڵکەوە هەیە تا چەند ئێوە کارتان چی بووە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەم هەنگاوە داواکانی ئێوە و پرۆژە یاساکانی ئێوە گە بچێتە چوارچێوی پرۆژە یاساوە ئێمە ناتوانین ئەو پرۆژە یاسان هەست پرۆژە یاسێک التیزاماتی مالی هەبوو علاقی بەسەر حکومەتەوە یانە پرۆژە بڕیارە حکومەت بەدواداچوونی ئەوە کەواتە بەڵێ ئێمە بەدواداچوونەکەین ئێمە بەردەوام داوا ئەەکەین بەدواداچوونەکەین داوا ئەەکەین کە هەچی شتی چاکە هەچی شتی باشە بۆ خەڵکی ئەم وڵاتە بکرێ و ژیان و گوزەرانی چاک بکرێ بە تایبەتی فەرمانبەرانیش وەزعیان چاک بێ ئێمە دلیلمان پێیەکەوە کولیژنەی دارایی شتی زۆر چاکمان کردو بۆ نمونە ئەوەی شێتی فەرمانبەرانی کوردستان ئاگادارە لە ساڵی 2010 ئاگارە لە ساڵی 2004 بۆ ساڵی تاکو ساڵی 2010 فەرمانبەرانی ناوچەی سلەیمانی بە پێی ڕێنماییەک کە لە هەولێر هەبوو لێرە نەبوو موچەیان کەمتر وەرگرتبوو لە ماوەی 7 ساڵەیە موچەیان کەمتر وەرگرتبوو لە کاتێکە ئایچەتی فەرمانبەرانی کوردستان هاتن بۆ نووسینگەی پەرلەمانی سلەیمانی من خۆم لەگەڵیانە چەند کەڕتێ دانیشتم گەیشتینە ئەو قەناعەتە کە ڕاستە ئەمە مافێکی خۆیانە ئەبێ هەوڵی بۆ بین ئێمە وەکو لیژنەی دارایی کە من وەکو خۆمان و قسەم لەگەڵ سەرۆکی لیژنەکەش کرد ئەویش لەگەڵمان متتەفق بوو ئێمە ناتوانین بۆیان ئەو قەرەبیان بۆ بگەڕێنەوە ئێمە ناتوانین بڕیاریان بۆ بین ئێمە چیمان کرد ئێمە هەوڵیان لەگەڵا ئەین بە دوواداچوونیان بۆ ئەەکەین ئەوە کاک ئەحمەد کە سەرۆکی یەکێتی فەرمانبەران بوو لەگەڵ کاگنووری کە جێگرێت و لیژنەکەیان ئاگادارن چەند جار ئێمە لەگەڵ بەڕێزان وەزیری دارایی و جێگری وەزیری دارایی کە زۆر بە خۆشحاڵی و ئێمەش ئەوە سپاسی ئەوێ بۆ وەزیری دارایی کە داوامانە کرد لە ماوەی حەچی ڕۆژە داوامانە کرد هەو بۆ لیژنەی دارایی لەگەڵ لیژنەی یەکێتی فەرمانبەرانی کوردستانە کۆ ئەبوونەوە تاکو گەشتینە ئەوەی کە ئەمە ڕاستە مافێکی خۆیانە فەرمانبەرانی ناوچەی سلەیمانی ئەو مافەی پێویستە بدرێتەوە تووشی خۆ بنە یارمەتی ئێمە گەشتینەوە ئێمە گەشتینەوە لە ئاخرشتا حکومەتی هەرێمیش گەشتەوە قەناعەتە کە ڕاستە بێشتێکیا بێ هەچەند پارەیەکی زۆریشی تێچوو لەسەرکەوت لەو کاتە کاک بەرهەم سەرۆکی حکومەت بوو لەگەڵ کاک شێخ بایس کە وەزیری دارایی بوو ئەوان بە ئێمەکە وەکو لیژنەی دارایی ئەو هەوڵەمان نا وەکو خۆم وەکو سەرۆکی لیژنە ئەو هەوڵەماندا و توانیمان کە قەرەبووی هەموو فەرمانبەرانی ناوچەی سلەیمانی بکرێتەوە ئەوە بوو هەبوو 7 ملیۆن 8 ملیۆن دیناری قەرەبوو وەرگرت ئێمە ئەوەی هەوڵی ئەمە ئەرکی ئەم پەرلەمانە بە دوواداچوونەکەین ئێمە بڕیان ناتوانین لە سەرەتاوە باسمان لە زیادکردنی موچە کرد وەک جەناب تەڵی هەر زیادکردنیەک حکوومەتی عراقی دەبێ بیکە ئەنجا هەرێمی کوردستان دەتوانێت بیکات بەڵام ئەوەی کە باس دەکرێت و حەزەکەم بە دۆداچوونەکانی بەپی بە دۆداچوونەکانی ئێوە باسی لێوە بکەی دەوترێت لە ئێستادا موچەی فەرمانبەری عراقی زیاترە لە موچەی فەرمانبەری هەرێمی کوردستان واتە بێهاوتاییەک هەیە لە موچەدا ئەمە وا ناکات کە هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە بەبێ ئەوەی حکوومەتی عراقی بەرگارێک دەربکە ئەمە بخاتە ڕووە پەرلەمانتارەکانی کورد لە پەرلەمانی عراقدا ئەمە باسکەن و بە دوواداچوونی ئێوە چی بووە لەگەڵ پەرلەمانتارەکانی کورد لە پەرلەمانی عراقدا بێهاوتاییەک هەیە لە موچەی فەرمانبەرانی عراق و هەرێمی کوردستان نازانم نەهاوتایەکە دەین چۆنە ئێمە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2013
یەکێک لە مادەکانی ئەوەیە هاوتاکردنی موچە و دەرماڵی فەرمانبەران و کارمەندان و خانەنشینانی هەرێمی کوردستان لەگەڵ هاوتاکانیان لە حکومەتی ناوەندیدا بەڵام وایە یارمەتیم بە اینجا ئێمە لێرە ئەڵێن ئەو هەر شەریحەیەک لەو شەریحانی کە شەریحە وەزیفیانەکە هەیە ئەگەر ئەو شتە ئەبینن بە ئەڵێن نا بە مستەمسەک بە شتەکە هەیە ئەتوانن داوای بکەن داوایکەن بە ڕێگەی هاشتیانە ئەو نووسینگەی پەرلەمان هەیە پەرلەمان هەیە بیکەن بە نووسین لێ ئەوە هەیە لێ ئەوە هەیە ئێمەش مادەم لە بەغا ئەو موچەکە ئاوایە ئێمەش ئەو موچەیەمانەوێت ئێمەش وەختە وەکو واجبێکی خۆمان بە دوواداچوونیان بۆ ئەەکەین دەچین ڕاجعی وەزارەتی داراییەکەین وەزارەتی معنی ئەەکەین کە ئەوان هەیەە کاڕین ئەو شتە هەیە بەڵام باقع ئێمە لەسەر ئەڵێن ناتوانین بڵین چین لەگەڵیش کەسێک قسە بکەین لەبەرەوە ئەوێ بڵین بە مستەمسەکەەوە بێت جا لێرە ئەمە حکومەت دەزانێت ئەتاکو ێستا ئایا هەمووی هاوتا کردوتوان هاوتای نەکردوەوە ئێمە بەڵام هەر کەسێکیش بێ بۆ لای ئێوە ناتوان بزان کە هاوتاکرا ئەزانی بۆچی بۆ ناتوانین ئێمە هەر کەسێک بێ بۆ لامان وەکوتم ئیشی ئێمە پەرلەمانی جیایە ئیشی حکومەت جیایە بە دوواداچوون ئێمە وەکو بە دوواداچوون هەموو جارێ ئەو بە دوواداچوون نەمان کردو و هەر خۆی وتەبێژی وەزارەتی دارایی چەند کەڕەت تەسریحیەوەی یاواڵێ هەر گۆڕانکاریەک لە موچە و دەرماڵی عێراقا بکرێت ئێرەش کورد هەرێمی کوردستانی شەگرێتەوانێ بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەڵێم هەچینێک ئەفوو هەچینێک هەر شەریحەیەکی هەر گروپێک لە مۆزەفین یان هەر اختصاسێک کە ئەزانن لە عێراقا ئەزانن دەرماڵەیەک یان زیاتی موچیان هەیە و لێرە نییە بەڵام هەمان شتە چ جۆرێکە بە ڕوونکردنەوە بە نووسین بە مستەمسەک بێنن ئێمە لە نووسینگەی پەرلەمانین لە هەموو شارەکانە هەیە نووسینگەی پەرلەمان دە سلەیمانی هەیە لە هەڵەبجە هەیە لە ڕانێ هەیە لە هەولێر هەیە بێنن ئێمە بە سەرچاو بە دوواداچوونیان بۆ ئەەکەین و بە واجبی خۆشمانیان کە بە دوواداچوونیان بۆ بکەین ئەمە واجبێکی خۆمانە ئێمە وەکو پەرلەمانتار کە بە دوواداچوونیان بۆ بکەین دووەپرسیارمان تایبەتە بە سیستمی بڕوانەما لە دابشکردنی موچەدا ئەو سیستمی کە هەیە لە ئێستادا لە هەرێمی کوردستان سیستمێکی یاساییە واتە کەسێک بڕوانەمی نەبێت دوای چەندین ساڵ پلەکەی زیاد دەکرێت و ئەگەر یاسایی بێت ئەو ڕخنانەی کە دیگرێن کە نەعەدالەتیەکێ لە دابشکردنی موچە بەسەر ئەو کەسانی کە کارگوزارن یان شۆفێرن یان واتە فەرمانبەرن بەبێ ئەوەی بڕوانامەیان هەیە بەدواداچوونی ئێوە چی بۆ ئەو کەسانە زۆر بە کورتی خۆی واقع ئەمە ڕێنمایی حکومەت ئەم ڕێنمانە حکومەت دەرێکا وکوتمەوە ئیشی ئێمە نیە پەرلەمان بەڵام ئێمە وەکو پەرلەمان بۆمان هەیە داوا بکەین کە بڵێن ئەوانی کە ئەو دەرەجە وەزیفیانی کە لە خوارەوەن و موچەکانیان کەمە حەقە بەرزکردنەوەیکی تیا بکرێت و ئیشارەتیشی پێم و قەچەکە با موچەی پلە تایبەتەکان موچەی پەرلەمانتار دابەزێنێت پێشوازی حکومەت چۆن بۆ بۆم داوای ئێوە وڵای ئەڵبەتە حکومەتی شەویش بە سنێکی فراوان و لێ وەرگرتوین بەڵام حکومەتی هەرێم بە سنێکی فراوانەوە زۆر کەڕەت خۆشیان باسی ئەویان کردووە وەزیری دارایی زۆر بەی کەڕەت خۆی باسی ئەوەی کردووە جێگری وەزیریش باسی کردو بەڵام لە هەمان کاتەکە باسییان کردو دەسەڵاتیوانیەوە لە دەسەڵاتی حکومەتی ناوەندایە چونکە تۆ کۆمەڵە شتەکەی لە دوای حکومەتی ناوەند دەڵێ خەڵکم لێ هانەیە تۆ لێرە ئەیکەیت ئێستا بۆ نمونە ئێمە کۆمەڵی مخەسڵاتمان هەیە یان هەنێ موچە لێرە زیاترە لە بەغا لەناو حکومەتی ناوەندی زیاترە ئەمە حکومەتی ناوەندی زۆر کە ڕەلەوانەی گلەی ئەوەی کردبێت لە حکومەتی هەرێم ئەمە هاندانی خەڵکە کاک محمود کاک لە ڕوورە پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بەستراوە لە سەرفکردنی موچە بەسەر فەرمانبەران و ناتوانێت هیچ بڕیای دەرکات بەبێ ئەوەی حکوومەتی اتحادی دەری نەکات بۆ زیادکردن بۆ کەم هەر بوارێک لە تایبەت بێ بە موچە نانە موچە چۆنەوە نیە موچە ئايات مەبەستم زیادکردنەکەیەتی مەبەستم گۆڕانکاریە بەسەریدا هیچی زیادکردن یان کەمکردنی لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمانی پێت وایە حکوومەتی هەرێم دەستی بەستراوە دەستور ڕێگەی پێنیاوە دەستور یعنی لە زۆر کاتە ئازانیشی پێشتر کە هەردوو ئیدارەکەیەکی نەگرتووە لە ئیداری هەولێر و سلەیمانی ئەو زیادبوونە بووە ئێستا زیادبوونەکە کە هەیە ناشوارێکم کرێتەوە لە بەغا زیاترە و بەغاش ڕوانێ زۆر کە ڕگلەیە و کابلە تۆ خۆت زیاد کردووە من نادەینێ ئەو تەخسیساتە بۆ ئەوە لەبەرەوە دەسەڵاتی دەسوور ڕێگە پێێنەوە دەسەڵاتی حکوومەتی عێراقیایە ئەو زیادکە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێمە ئەڵێن ئەگەر حکوومەتی عێراقی موچەی فەرمانبەران هەچ کەسێکی تریان خانەنشینین زیا ئەکات
ئێمە هیواداری هەرێمی کوردستانیش بگرێتەوانێ داوا لە حکوومەتی عێراقی ئەەکەین کە پارەی پارەش بۆ فەرمانبەرانی حکوومەتی هەرێم تەرخانکە بۆ نمونە هەر کۆم جارە ئەوەتانە دوو دانە ساڵە ئێمە بۆی بزین ئەم جۆرە کۆمەڵە شتێکەیە کە ئێسا باسم کرد مزایدەی سیاسیە هیچ شتێکیش نییە زیان بە بازار ڕگەێنن زیان بە نرخی بازار ڕگەێنن وایەتی ئەگەن نرخەکان جێگیر نەبێت وای لێ ئەەکەن کە بەهای دیناری عێراقی بەرز نەبێتەوە شتەکان گران بێت بۆ نمونە دوو دانە ساڵە لە حکوومەتی عێراقیا باسی ئەوە کرا چەند ئەندام چەند کەسێک یە تەسری حیات هەل لە خۆیڵێ موچەی خانەنشینی زیاد ئەەکەین وای لەکەین وای لەکەین بۆ شوێی لەکەین بۆ شوێیەکەین هەتاکو ئێستا دوو دانە ساڵە زیان نەبووتانی ئینساڵ 100,000 دیناریان زیاد کردو بۆ خانەنشینی زیان نەکردو وەکو هاوکاری بەڵام من داوا لە حکوومەتی عێراقیەکەم ئەو هاوکاریە لەسەر بەشە بودجەی عێراق لە 180ەکەی نییە لەسەر بودجەی سیادەکەی یاوێتی بەشی حکوومەتی هەرێمیش بنێرە بۆی حکوومەتی خانەنشینی هەرێمی کوردستانیش بێبەرژ نەبن لەو 100,000 دینارە. بەڵە سپاس بۆ کاگلێر مەحموود برادری لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت لە ستودیۆکانی نارتی. سپاس بۆ سپاسەکەین. پەرزان سپاس بۆ تەماشاکردنی ئەوەش هەر لە خۆشی دابن.